بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و ڕێکەوتنی هەرێم و بەغداد تاوەکو ئێستا حکوومەت هێرێم ئامادە نییە کۆتایی بە لێبڕینی موچە بێنێت هەرچەندە دەسەڵاتدارانی هەرێم باز لەوە دەکەن کە ڕێکەوتنیان لەگەڵ عێراق دەستکەوتێکە بۆ هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئێستا بڕیاریەوەیان نەداوە کۆتایی بە لێبڕینی موچە بێن کە نزیکە تەمەنی لێبڕینی موچە لەم کابینێ دەبێتە نزیکەی ساڵێک لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکاریی کە حکوومەت کۆتایی بە لێبڕینی موچە نایێنێت ئایا حکوومەت پارەی هەیە و نایدات بە فەرمانبەران وەلەوێ فشاری لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و پەرلەمان و فەرمانبەران چی بێت بۆ کۆتایی هێنان بە لێبڕینی موچە. لەگەڵەوەی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراقدا جێگیر کراوە بەڵام هێشتا حکوومەتی هەرێم دڵنیایی بە فەرمانبەران نادات کە موچە لە کاتی خۆیدا و بەبێ لێبڕیندا بەش دەکرێت. بە پێی بەدواداچوونەکانی پەیام حکوومەتی هەرێم نیازی نییە لێبڕینی موچەی فەرمانبەران بەم زوانە کۆتایی پێبێنێت تەنیا بەنیازە ڕێژەی لێبڕینەکە کەم بکاتەوە ئەوەش بەهۆی ئەوەی دڵنیا نییە هیچ بڕەپارەیەکی لە عێراقەوە پێ بگات. ئێستا هەرێمی کوردستان خاوەنی ژمارەیەک داهاتی جۆرا و جۆرە لەوانە خاڵە سنووریەکان داهاتی باز و ڕسومات و داهاتی نەوت کە بەپێی داتاکانی حکوومەت خۆی دەتوانێت موچەی فەرمانبەرانی پێدابین بکات ئەمە جگە لە بەرزبوونەوەی نرخی دۆلار کە قازانجەکەی بۆ حکوومەت و بارگرانیەکەی بۆ سەر شانی هاوڵاتیە. جگەلەوە ئێستا داهاتی نەوتی حکوومەتی هەرێم بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە بەڵام حکوومەت نایەوێت ئەو داهاتەی دەستی دەکەوێت لە موچەدا خەرجی بکات. مانگی ڕابردوو بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت حکوومەتی عێراق زیاتر لە 600 ملیۆن دۆلار داهاتی نەوتی زیادی کردووە هەروەها تێکڕا ڕۆژانە بە 63 دۆلار نەوتی فرۆشتووە بەڵام دیار نییە حکوومەتی هەرێم چەند داهاتی زیادی کردووە و نەوتی بە چەند فرۆشتووە. ئێستا هەمووان چاویان لەسەر ئەوەیە ئایا حکوومەتی هەرێم ئامادەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا جێبەجێ بکات تا گۆڕانکاریەک بەسەر قەیرانی دارایی دروستکراوی هەرێمدا بێت بەڵام بە سەرنجدان لە هەنگاوەکانی پێشووی حکوومەتی هەرێم ئەم جارەش ئامادە نییە ڕێکەوتن لەگەڵ بەغدا جێبەجێ بکات چونکە لەو بارەدا داهاتی هەرێم دیار و ڕوون دەبێت دەزانرێت مانگانە چەند پارە لە بەغداوە ڕەوانە دەکرێت بەڵام ئێستا داهات و خەرجی ناڕوونە دیار نییە چۆن بەکاردێنرێت. ڕێکەوتنی بودجە لەگەڵ بەغدا بە شێوەیەکە زیاتر بەرژەوەندی سیاسی دەسەڵاتداران لە بەرچاو گیراوە تا وەرگرتنی پشکی هەرێم لە بەغداوە بەو پێی چەندین مەرجدانراون کە لە ئەگەری جێبەجێ نەکردنیان پشکی هەرێم ڕەوانە ناکرێت. لە دوای ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێم موچەی فەرمانبەرانی بە تەواوی دابەش نەکردووە ئەوەش بە بیانووی بڕینی بەشە بودجەی هەرێم لەلایەن حکوومەتی عێراقەوە لە کاتێکدا ئەم هەنگاوە هیچ پشتیوانی و پاساوێکی یاسایی نەبووە لەگەڵەوەشدا بەردەوام خۆی لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەند دزیوەتەوە بەوەش بیانووی بەدەست بەغداوە داوە تا بەشە بودجەی هەرێم ببڕێت. هەرچی پەیوەندی بە چاکسازیەکانی حکوومەتی هەرێمەوە هەیە تا ئێستا هیچ هەنگاوێکی جددی بۆ نەنراوە ناو بەناو لا میدیاکانی سەر بە سەرۆکی حکوومەتەوە بڵاو دەکرێتەوە کە چەند هەزار موچەخۆرێک لە لیستی موچەی فەرمانبەراندا لادراون کەچی ئەو بڕەپارەی بۆ موچەدانراوە لە بری کەمکردن بەردەوام زیاد دەکات بۆیە ئێستا دوای ڕێکەوتنیش لەگەڵ بەغدا هێشتا موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستان لە دڵەڕاوکێدان هاوشێوەی 7 ساڵی ڕابردوو کە بەهۆی سیاسەتی کوردبینانی ئابووری سربەخۆ و بێپلانی حکوومەتی هەرێمەوە موچەخۆران لە بێموچەیی و خەڵکی هەرێمی کوردستانیش بەگشتی لە هەژاریدا ماونەتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکرد لە سەرم پرسە میوانداری بەڕێز عومەر گۆڵپی ئەندامی لیژنەی دارایی و ئابووری پەرلەمانی کوردستانمان کردو مامۆستا عومەر بەخێر سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سوپاس. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بڕیاری لێبڕینی موچە کە لە 21 بڵین 6 2020 درە دوای 9 مانگ و 14 ڕۆژ بۆ چێر بەردەوامە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەبان سپاس کا حەکیم سڵاو لە بینەرانی بەڕێزیش. طبعاً بڕیاری لێبڕینی موچە پاشەوەی
هەردوو هێزی دەسەڵات لابردنی لێبڕینی موچە و پاشەکەوتیان کردە دەستکەوتی خۆیان وەکو خەڵاتێک بە خەڵکیان فرۆشتەوە دیسان گەڕانەوە بۆ لێبڕینی موچە لە مانگی 6 ساڵی پارەوە و ئەو کات ڕایانگەیان کە لێبڕینەکە تەنها بۆ ئەم مانگەیە و لەمە دوا بە پێی داهات موچە دابەشەکرێ و هەوڵی چارەسەرکردنی شێدەین بەداخەوە حکوومەت لەم سێ قەرارەی نەیتوانی سەرکەوتوو بێ و نەشی توانی ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکی کوردستان لانی کەم لەگەڵ دەنگدەرانی ئەو سێهێزە لە خەڵکی کوردستان لێبڕینەکە بەردەوام بوو کە بەڵێنیاندا بوو بە پێی داهات واتە کاتێک داهات زیادە بێ لێبڕینەکە کەمەکەنەوە بەڵام ئێمە بینین لە ماوەی 6 مانگی ڕابردووە بەردەوام داهات زیاد بووە داهات لە گومرگەوە زیاد بووە لە نەوتەوە زیاد بووە لە باجەوە زیاد بووە لە گومرگەوە زیاد بووە کە بە جۆرێک کە بەڕاستی داهاتەکە زۆر جیاواز بوو لەگەڵ 2019 قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی تەنها لە ئیبراهیم خەلیلەوە لەگەڵ سەری زیارەوە نزیکەی 20 میلیارد دلار بوو کە 5 میلیارد دلاری لەگەڵ ساڵی ڕابردوو فەرق بوو واتە سەرڕایەوەی کۆرۆنا بوو بەڵام 5 میلیارد دلار قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی زیادی کرد بە هەمان شێوە لە باشماق لە حاجی ئۆمەران لە هەموو سنوورەکانەوە و تەنها سەبارەت بە داهاتی نەوت کە لە کۆتایی ساڵی ڕابردوو دیسان گەڕایەوە بۆ نرخە باشەکان و لە سەرەتای ئەم ساڵەوە نرخەکانی تقریبا لەسەر 45 دلارەوە بوو و لە مانگی ڕابردوو دوو مانگی ڕابردووە لەسەر 50 دلارەوە ئەڵبێت ئێماڵین حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی بۆن دەفرۆشتووە و ئەگەرنا نرخە جیهانیەکەی هێندە جار نزیک بۆ لە هەفتە معدەلی مانگی سێ فرۆشتنی مانگی سێ نەوت جیهانیەکە 65 دلار بووە کەمتر نەبووە لە 60 دلار خواگەر ئێمە نەوتی فرۆشتنی نەوتی هەرێم بەراوردکەین بە فرۆشتنی نەوتی بەسڕە ئەوە نەوتی بەسڕە کە بە 63 دلارە فرۆشتێ معنای وایە لە هەرێمی کوردستانە نەوتی هەرێمی کوردستان لەسەر و 53 دلار 54 دلار 55 دلار 56 دلارەوە ئەفرۆشێ واتە داهاتی نەوت زیادی کرد گومرگ زیادی کرد باجی زیادی کرد لە 54 میلیارد دیناری مانگی یەکی ساڵی 2020ەوە گەشتۆتە نزیکەی 90 میلیارد دیناری مانگی دوانزەی ساڵی 2020 بەس باج و بێژگە لە ڕسومات واتە لە باج لە نەوت لە گومرگ کە ئەمە سێ سەرچاوی سەرێکی داهاتن داهات زیادی کرد بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم پابند نەبوو بەو بەڵێنەی کە بە هاوڵاتیانی دابوو کە بە پێی داهات ئێمە لێبڕینەکەین و مەفروض وا بوو لانی کەم لەم سێ مانگی ڕابردووە لەگەڵ ئەم بڕیارە و قەرارەی خۆیانە ڕازگۆ بن ڕێژەی لێبڕینەکە کە هەروە لای نابن بە تەواوەتی کە من پێم وایەوە ئەگەر بەرنامەکە بەو ئاراستەیە بڕواکە بە دڵنیاییەوە ئەیسەلمێنین کە ئەتوانن لای بەرن ئەو لێبڕینی موچەیە لانی کەم جوڵیان پێ بکردایە بۆ نمونە ئەم مانگی دووبیان وتای کاکە داهاتمان شتێک زیادی کردووە ئەو کردمان لێبڕینەکە لە سا 18 مانگی سێ بڵێن کاکە داهاتمان شتێکی تر زیادی کردووە ئەو کردمانە لە سا 15 مانەوەی بەو جۆرە بەڵگەی ئەوەیە کە ئەوان ڕازگۆ نەبوون لەگەڵ خەڵکی کوردستان بەس لەوە بڵین وتیان بۆ یەک لە مانگی 6 ساڵی ڕابردوو کە موچەی مانگی 2020 دابش کردوتیان بۆ یەک مانکە بەڵێ وتیان بە پێی داهاتوو وا بڕیار بوو دادپەروەرانش بێ بۆ نمونە ئەگەر کەسێک ملیۆنێکی بێت و دانەیەک 600,000 بێ وەکو یەک نەبێ ینی لێبڕینەکە جیاوازیە بێت ڕبینەکەش جیاوازینە بۆ موچە خۆران بۆ نمونە ئەوەی کە کەمتر لە بڵین 300,000 بڵین زیاتر لە 300,000 هەیە تاوەکو ملیۆن و 2 میلیۆن بڵین هەر وەک خۆی یەک لێبڕینەکە یەکسان بوو هەمووی بە لە سا 21 بوو طبعا فەرقەکە ڕاستە کارمەندێک بە ماندووبوونی خۆی بە ساڵانی خزمەتی بە بڕوانامەی خۆی موچەکەی گەشتۆتە 2 میلیۆن و ئەوەندە بەڵام بە هەر حاڵ تۆ هەر هەمووی هەست بە زوڵمەکە هەست بە غوبنەکە کاتێک کە تۆ مافێک شایستەی خۆیەتی خۆی کێشەکە لێرەیەکە حەکیم ئێمە هەرێمی کوردستان مڵکی کەس نییە مڵکی حیزبێک و دوان مڵکی حکوومەتێکیش نییە مڵکی کابینەیەکیش نییە تەنانەت ئەم حکوومەتە و کابینەیە بە داهاتەکانیەوە تەسلیمی گروپێک لە خەڵک کراوە گریمان هەڵبژاردنەکە هەمووی تەندروست بووە هیچ تەزویر نییە هیچ
دەسەڵات بەکارنێنراوە پارە بەکارنێنراوە چەک بەکارنێنراوە گریمان لە 100 هەڵبژاردنێکی عادیلانەی دیموکراسیانە ڕوویدا و ئەم کابینەی حکوومەتە تەسلیمی سێ حیزبی هاوپەیمان کرا بەیەکەوە و کابینەیەکیان پێکهێنا بۆ ئیدارەدانی ئەم وڵاتە داهاتی ئەم وڵاتیان کەوتە دەست داهاتی ئەم وڵاتە مانایوانی ئەوان بە ئارەزووی خۆیان چۆنیان بوێ مامەڵی لەگەڵا بکەن داهاتی ئەم وڵاتە ئەدرێتە دەستیان ئەبێ بە پێی یاسا تەسەڕفی پێوە بکەن لە یاساکانە مڵکی شخصی خۆیان مامەڵە ناکەن لە دەرەوەی یاسا کەوتت لە دەرەوەی یاسا هەموو شتێکەگرێتەوە خاننشین دیارە موچەکەی چەندە مامۆستا دیارە موچەکەی چەندە پزیشکێک بڕوانامەکەی ساڵانی خزمەتی دیارە موچەکەی چەندە کاتێک حکوومەت لە دەرەوەی یاسا ئەم مامەڵەیەەکە ئیتر تۆ هەموو شتێک تەوەقعکە کە تۆ ئەڵێ ئەم ئیشە یاساییە لەگەڵ ئەویش چونکە یاسا گرێبەستی نێوان هاوڵاتیان و حکوومەتە لە هەر بوارێکە لە بوارە گەورەکە دەستورە دەستور گرێبەستی نێوان هاوڵاتیان و میلەت لەگەڵ حکوومەتایە کە وردیەکەیتەوە یاساکان واتە حکوومەت لە هیچ دۆخێکە بۆی نێ بچێتە دەرەوەی یاساکان ئەگەر بارودۆخستار نەچێت دەرەوەی یاسا بەڕێنمایی موچەکەم نەکرایەوە لە کاتێکا بە یاسا دەبێ دەستکاری بکرێ بەڕێنمایی کەم کرێ لێبڕین موچەداینرە هەر ئەسڵەن ئێستا ئەو لە سابیسیەکە ڕێنماییشی پێ دەرنەچوە تەنانەت چونکە ئەگەر ڕێنمایی پێوە دەرچێ بێ لە وەقاعی کوردستان بڵاو بێتەوە و ڕێنمایەک دەرنەچووە کە ئەم لە سابیسیەکە بڕێ چی لێکرێ حکوومەت چی لێکە کەی ئەیداتەوەی نادیارە دلیلی ئەوەیە کە حکوومەت بە پلان و بەرنامە کار ناکە و بە یاساش کار ناکە و دەیان یاسای کەشمان هەیە ئەمە یاسایەکە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان لە 2015 دەرچووە مەفروض وابوو دوای 90 ڕۆژ واتە دوای 3 مانگی کارکردن گریمان 4 مانگی زەمەنیەکە حکوومەت وەزارەتی سامان لە چوارچێوەی پەیکەری وەزارەت سامانە سروشتیەکانە ئەم یاسایە جێبەجێ بکە سندوقێک بۆ داهاتی نەوت و گاز دابمەزرێنێ کە دەستەیەکی هەیە سەرۆکی دەستەی هەیە سەرۆکی دەستەیەتە پەرلەمان سوێن دەخوا و راپۆرتی مانگانەی هەیە و وردبینی داهاتەکانی نەوتەکە و تەنانەت لە ناو ئەم یاسایە هەیە کە ئەبێ سندوقێک دامەزرێنێ بۆ نەوەکانی داهاتوو لە داهاتی نەوت کە تۆ ئەم یاسایە جێبەجێ ناکەین معنای وایە لە جێگەی ئەم یاسایە و یاساکانی تر چی جێگەیەگرێتەوە لە کارنامەی کابینەکەشدا ئاماژەی لە کابینەی لە کارنامەی داهاتنەوتیەکان کارا بکرێت داهاتنەوتی غازی لە کارنامەی کابینەکە ئەگەر چی کارنامەکە وەکو ئەو کارنامەیە نییە کە لە عورفی حکوومەتەکانی دنیاە کاتێ پێشکەشی پەرلەمانەکرێ وردەکاری تایە ژمارەی تایە داتای تایە ئەم کابینەیە پێتەڵێ من چی ئەەکەم لە چ بوارێکە هێندێ هێڵی گشتی تایە لە هێڵە گشتەکانە باسی چاکسازیەکە باسی شەفافیەتەکە باسی جێبەجێکردنی یاساەکە باسی زۆر شتەکە لە قازانجی هاوڵاتیان بەڵام ئەمانە هیچیان ڕنگدانەوەیان نیە لە واقعا و حکوومەت لەسەر سیاسەتی کۆنی کابینەکانی پێشوو بەردەوامە تەنها لە حاڵێکا دۆخی وڵات باشە بێ کە پارەیەکی زۆر بڕژێتە هەرێمی کوردستانەوە کە بێگومان ئەوە لەم دۆخە اقتصادیانەی کە ئێستا جیان ڕوبەڕووی ئەبێتەوە کۆرۆنا هەیە نرخی نەوت دابەزێ زەحمەتە ئەوە دووبارە بێت بەس دوای بڵین 9 مانگ لە پەیڕەوکردنیەم لێبڕینە ئێستا ئێمە ناوی بنین لێبڕین ناوی لێبرین خۆ گونجاندن لەگەڵ داهات ناوێکی هەیە تۆ ناوی دەنەی چیەنی زوڵمە ستەمە هەر ناوێکی هەبێت ئەڵێن لێبڕین ئەڵێن خۆ گونجاندن لە ڕاستیە شتیوان نییە ئەمە داهێنراوی ئەم جۆرە کابینانەیە کە لە دەرەوەی یاساکارەکەن ئەمە داهێنراوی حکوومەتێکە احترامی مؤسسات دروست ناکە و احترامیشیان ناگرێ و احترامی بەڵێنەکانی خۆشیان ناگرێ یعنی من حەزەکەم کاکە لەگەڵ پەرلەماننا لەگەڵ هەموو هاوڵاتیانی کوردستاننا با لەگەڵ دەنگدەرە تەزویرەکانیش ناڵێن ئێمە هەزانین هێزەکانی دەسەڵات هەمیشە ڕێژەیەک لە تەزویریان مسۆگەرە دەنگدەری ڕاستەقینە هەیە بەداخەوە کا حەکیم تا ئێستش کە من و تۆ قسەکەین بەشێک لە هاوڵاتیانی ڕاستەقینە کە ئینسانە پێویستی بە موچایە پێویستی بە ئاوە بە کارەبایە بە هەوای پاکە بە سوتەمەنی بێفرت و فێڵە بە تەندروستی باشە بە پارک و شارەوانیە هاوڵاتی ئەم وڵاتەیە
تا ئێستش پشگیر و لایەنگری ئەم هێزانەی دەسەڵاتە کاکە لەگەڵ لانی کەم لەگەڵ ئەم دەنگدەرە ڕاستەقینانەی خۆیانە ڕازگۆ بن و بە سیستەم کارکەن دامەزراوەکان دروستکەن یاسا جێبەجێ بکەن و پرۆگرام بەکاربێنن داهاتەکان بگەڕێنەوە بۆ خەزێنەی گشتی بەزووکو بڵین چێ پێ دوایاندا زیاری لێبڕینی موچێ لەناو کابینەکە هەموو لایەنەکان خۆیان دەبێت بەرپرسیارەتی هەڵ بگرن چکە ئەو کاتێک کە لێبڕینەکەش داهێنرا هەمویان هەندێکیان بۆ نمونە لە دەرەوەی پارتی وتیان ئێمە ناڕازین و دەبێت بۆ یەک مانگ بێت و هەڵوێستمان دەبێت و خۆی سێ هێزی سەرەکی حکوومەتیان پێگەێنەوە ئێمە زانین هێندە حزبی بچکۆلەی یەک کورسی ئەوانەشی تایە و پێکهاتەکانیشی تایە بەڵام لە ڕاستیە حکوومەت پێگاتوە لە سێ هێزی سەرەکی دوانیان لەوەتەی کوردستان هەیە حاکم و فەرمانڕەوا خۆیانن چ کاتێ ئیدارەی سەربەخۆ هەبوو چ کاتێک یەکێکیان سەرۆک بوو ئەوی تر جێگیر بووە ئەم دوانە پشکی سەرەکیان هەیە ڕاستە گۆڕانیش وەکو هێزێک بەشدارە لە حکوومەت بەرپرسیارەتی هەیە بەڕاستی بەرپرسیارەتی هەیە بەرامبەر یاسا بەرپرسیارەتی هەیە بەرامبەر دەنگدەرەکانی چوار ڕۆژی تر هەڵبژاردنە هێزێکی وەکو گۆڕان قووەتی خۆی لە چەک و پارە و دەسەڵاتەوە وەرنەگرتووە و ئەم جارە لە بەردەم تێستی دەنگدەرانیا کارێکی زۆر زەحمەتەکە و ئەمە وەکو بڵیم مجازەفەیەکی زۆر گەورەیە ئەگەر بەم شێوازە حکومڕانیە لە کابینەی حکوومەتا بەردەوام بێ دوو هێزەکەی دەسەڵاتیش مەسئولی ئەوەڵ و ئاخری هەموو خراپەکاریەکەن لە وڵاتە و بەشدارن بە تەواوەتی لەوە چەیەک هێندێکیان جاری وایە ڕێژەی لە 150یەکیان لە 149 بەڵام لە ڕاستیە پارتی و یەکێتی بەرپرسیاری لێبڕینی موچەن بەرپرسیاری نەگەڕانەوەی داهاتەکانن بۆ خەزێنی گشتی بەرپرسیارن لەوەی داهات شەفاف نییە بەرپرسیارن لەوەی قاچاقچێتی هەیە چونکە ئەوان هێزی چەکداریان هەیە یعنی من گوناح مەگایەسە گۆڕانیش وەکو یەکێتی و پارتی بەرپرسیارکەم یەکێتی و پارتی دوو هێزی سیاسین بە چەندین ڕێگە نایەنەوێ حکوومەت بکەوێتە سەر پێی خۆی نایەنەوێ هەرێمی کوردستان حکوومەتێکی هەبێت تعبیر بێ لە خەڵکی کوردستان تعبیر بێ لە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی یەکگرتوو و بەردەوام ئەیانەوێ ناوچەی نفوسی خۆیان هەبێ لەژێر کاریگەری چەکی خۆیانە چەکی حیزبی خۆیانە فەرمانڕەوایەتی بکەن دەسەڵاتیان بەسەر سنوور و گومرگەکانە بشکێ دەسەڵاتیان بەسەر بیرە نەوتەکانە بشکێ دەسەڵاتیان بەسەر یەکەی داریەکانە بشکێ بەداخەوە ئەم واقعە هەردووکیان لێ بەرپرس باشە بە زۆکو بڵێنەوە کاتێک کە لێبڕینی موچیان داینە لە مانگیژش نرخی نەوت $42 و ئێستا جیاوازێکە زۆر نییە هیچ پاساوێک ماوە ئێستا بۆی کە لێبڕینێکە بەردەوام بێت چونکە پێشتر وەختی پاشەکەوتەکەش جارێک وتیان شەڕی داعش جارێک نزمی نرخینە و جارێک ڕێگنەکەوتن لەگەڵ بەغدا جارێک کۆرۆنا و ڕاگرتنی دەواازە سنووریەکە ئێستا هیچ کام لەو پاساوانە بوونیان هەیە بە کورتی ئەتوانم بڵێم نەخێر پاساوەکە بە هیچ جۆرە نەماوە نەک لە ئێستەوە لە 2 مانگی ڕابردووشەوە بۆی ڕوونی بکەینەوە کاک حەکیم چونکە زۆر جار سەرۆکی حکوومەت یا وەزیرەکان یا هوتەبێژی حکوومەت بۆ هاوڵاتیان کە قسەیەکە ئەگەرچی قسە زۆر کەمەکەن چکەوە دلیلی ئەوەیە کە با بڵێین بەڵگەیان لانیە خەڵق قەناعەت پێ بکەن و خیتابێکی دروست کە پشت دەستور بێ بە بەڵگە و بە مەنتیق بەدەستیانەوە نییە تاوەکو مخاتەوەی خەڵکی پێ بکەن کاتێک قسەیان کردووە ناو بەناو لە ڕابردووە وتیوانە ئێمە بە نرخی جیهانی نەود نافرۆشین لەبەرەوەی شێوازی فرۆشتنمان و گرێبەستەکان و ئەو کۆمپانیای ئەیکردن و کێشەکان لەگەڵ عێراق و ئەوانە بەرحاڵ ئەمە پاساوی یەکەمیانە پاساوی دووەمیان ئەڵێن وەکو بەسڕەش نایفرۆشین چونکە هەمان کوالێتی نییە و بە هەمان ڕێگە و سیستمی دەستوری نایفرۆشین و ئەو وڵاتانەی یا ئەو کۆمپانیانەی مامەڵە لەگەڵ نەوتی هەرێمی کوردستانەکەن لە جۆرێک لە جۆرەکان وەکو نەوتێکی قاچاق مامەڵی لەگەڵاکەن بۆیە ناچارن بە ڕێژەیەک کەمتر من بەراوردم کردووە کا حەکیم ئەم داتایانە بە پێی داتای دیلۆیتە تەبعاً خۆی ئێمە نابێت پشت بە راپۆرتێک بەستین کە دیلۆیت ئامادەیەکە شتیوانە ئەبێ وەزارەتی سامانە سروشتیەکان بەرپرسیار بێت لە دروستی داتا و زانیاریەکان و ئەبێ ڕۆژانەش داتای ئەعلانکە لانی کەم مانگانەی ئەعلانیکە کە ئەمە ناکە
و پاشانەبێ دیوانی چاودێری دارایی وردبینی کاروباری نەوت و سامانە سروشتەکان کا لە هەرێمی کوردستانە بەداخەوە تا ئێستا ڕێگەیان نەداوە دیوانی چاودێری دارایی ئەم کارە بکە کە زۆر ئاسان ئێمە خەڵکی عاقڵ و بەتوانامان هەیە لە بواری ژمێریاری وردبینیە بەڕاهێنانێکی بەسی دەتوانرێ وایان لێ بکرێت قابلێتی ئەویان هەبێ وردبینی بکەن تەماشاکارێک حەکیمیان بەپێی راپۆرتی دیلۆیت لە ساڵی 2019 کاتێک حکومەتی عێراق لە 3 مانگی یەکەمە تەمان لە مانگی یەکی ساڵی 2019 بەرمیلێک نەوتی بە 56 دلار فرۆشتووە کێ حکومەتی عێراق لە مانگی دووە بە 6 دلار لە مانگی 3 2019 بە 64 دلار معدلی ئەو 3 مانگە بە 6 دلار نەوتی فرۆشتووە حکومەتی عێراق نەوتی بەسڕە باشە ئەی هەرێمی کوردستان بەپێی راپۆرتی دیلۆیت لەو 3 مانگە بە 51 دلار نەوتی فرۆشتووە 6 دلار 51 دلار واتە جیاوازیەکە چەنە 9 دلار لە 3 مانگی دووەمە حکوومەتی هەرێم بە 57 دلاری فرۆشتووە حکوومەتی عێراق بە 64 دلار معدلی فرۆشتنی بەرمیلێک نەوت واتە جیاوازیەکە 7 دلارە یەکەمیان 3 مانگی یەکەم 9 دلار 3 مانگی دووەم 7 دلار 3 مانگی سێەم بە 49 دلاری فرۆشتووە هەرێم بەغدا بە 59 دلاری فرۆشتووە جیاوازیەکە 10 دلارە 3 مانگی چوارەمی کۆتایی ساڵی 2019 حکوومەتی هەرێم بە 52 دلاری فرۆشتووە حکوومەتی عێراقی نەوتی بەسرە بە 61 دلاری فرۆشتووە واتە جیاوازیەکە دیسان 9 دلارە کەواتە جیاوازی فرۆشتنی نەوتی هەرێم و نەوتی بەسرە 7 دلار 8 دلار 9 دلار 10 دلارە ئەمە جیاوازیەکانە کەواتە ئەمڕۆ کە نەوتی بەسرە نەوتی سووکی بەسرە نزیکەی 65 دلار بوو ئێستا من کە هاتم بۆ ئەم بەرنامەیە سەیرم کرد 64 پوینتێکی گەورە بوو نزیک بوو لە 65 دلارەوە نەوتی قورس بە 62 دلار فرۆشتاوە گریمان تێکەڵی هەردووکیان بە 63 دلار و نیو تا 64 دلار ئەی حکومەتی هەرێم نەوت بە چەنە فرۆشێ حکومەتی هەرێمیش تێکەڵەیەکە نەوتی کوردستان هەمووی قورس نییە تا بڵێ بە هەرزانەی فرۆشم نەوتی سووکیشی هەیە و نەوتی قورسیشی هەیە تێکەڵەکەی جیاوازی لە 64 دلاری حکومەتی عێراقی کەمکەینەوە 7 دلار کەمکەینەوە 8 کەمکەینەوە گەر 8 کەمکەینەوە معنای وایە هەرێمی کوردستان ئێستا نەوت بە 56 دلارە فرۆشێ کەواتە لە هەموو حاڵەتێکە لەم دوو مانگەی ڕابردووە بە تایبەت نەوتی هەرێمی کوردستان لەسەر و 50 دلارەوە فرۆشێ بە چەند بە 55 تا 56 دلار کەواتە ئەگەر ئێمە بە 55 تا 56 دلار نەوت بفرۆشین داهاتی نەوت چەنە کاهەکی لە مانگێکە بەڵێ داهاتی فرۆشتنی نەوت ڕۆژانە 445,000 بەرمیل نەوتە فرۆشێ ئەو بەپێی داتاکانی دیلۆیت ئەگەر ڕاست بن خۆ ئەگەر 600,000 بەرمیل نەوت بفرۆشێ هیچ کەس نازانێ چکە پرۆسەکە پرۆسەیەکی تاریک و ناڕوونە و بۆ نمونە من لەم 3 مانگە لەوەچێ هاوڵاتیەک بڵێ ئەم برادەرە چۆن وا ئەڵێ ئەمەندام پەرلەمانە و من لە 3 مانگی ڕابردووە لەسەر یەک کۆتایی هەموو مانگێک پرسیار و بە دوواداچوونێکم ناردۆ بۆ وەزیری سامانە سروشتیەکان ئەم مانگە نەوتت بە چەند فرۆشت وەڵامی داویتەوە وەڵامی نایەوەتەوە باش کە وەڵام نایەتەوە یعنی ئەکرێت وەزیری سامانە سروشتیەکانی حکومەتی هەرێمی کوردستان نەزانێ لە مانگی یەکە نەوتی بە چەند فرۆشتووە ئەکرێ شتیوە من لە تۆ لە بینەرانە پرسم شتیوان نییە لە مانگی دوو بە چەند فرۆشت وەڵامی نییە لە مانگی سێشم تازەی ناردووە باش ئەگەر 445,000 بەرمیل نەوت بفرۆشێ ڕۆژانە تەنها بە 55 بەرمیلی بە 55 دلار زەربی 30 ڕۆژەکەی بکەین ئەوە بۆ مانگێک مانگانە بۆ مانگێک حکومەتی هەرێم 1 تریلیۆن زیاتر لە 1 تریلیۆن نەوتە فرۆشێ 1 تریلیۆن دینار گریمان بەڵێ 1 تریلیۆن دینار گریمان تەنها لە 6 داهاتەکەی گەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی تێچووی نەوت زۆرە پارەی بۆری نەوت و کۆمپانیاکانی وابەستە بە پرۆسەی فرۆشتنی نەوت ئەوە 639 ملیارد دینار داهاتی نەوتە یەکێک لەوە چێ بڵێ کاکە لە 6 زۆرە لە 6 ناگەڕێتەوە ئێستا وەزیری سامانە سروشتەکان لێرە بێ بۆ نمونە بەڕێزیان لێرە بێ ئەڵێ کاکە ئێمە لە 6مان بۆ ناگەڕێتەوە ئەڵێم باشە لە 150تان بۆ گەڕێتەوە و لە 150 زۆر کەمە کاک حەکیم تێچووی فرۆشتنی بەرمیلێک نەوتی حکومەتی عێراق نزیکی 10 دلار 11 دلار بۆ ئێمە نزیکی نیوەی بێت بەڵێ
لە سا 11 بەڵێ گریمان لە سا 50 داهاتی نەوت ئەگەڕێتەوە ئەوە مانگانە 533 ملیار دینار داهاتی نەوتە لە ئێستەیە واتە ئێستا و 2 مانگی ڕابردووش لە نەوتەوە 533 ملیار دەسەکەوێت لە گومرگەوە بە پێی داتای خۆیان هەموو هاوڵاتیان ئەزانن و منیش و چەندین ئەندام پەرلەمانی کەش بە ئاشکرا و بە بەڵگەوە بەسمان لە قاچاقچێتی کردووە و ئەزانین داهاتی گومرگەکان ئەمەی حکومەتی هەرێمی ئیعلانیەکە بەداخەوە ناگاتە نیوەی داهاتی حەقیقی داهاتی گومرگ 250 ملیار دینار بێ مانگانە بە پێی ئەرقامی خۆیان داهات لە باجەوە گریمان بەلای کەمەوە 80 ملیار بێت کە من پێم وایە لەم ساڵا زیاترە بێ ڕێژەکە و بەرزە بێتەوە چونکە هێندی ڕێوشێن گیراوەتە بەر ئەکرێ داهات بەهۆیەوە زیادکە داهات لە ڕسوماتەوە خزمەتگوزاری پێشکەش ناکرێت خەڵک پارەی ئەو کارەبا نادا هەموویە هێندێکی وانە خەڵک پارەی ئەنوا پارەدا مەسەلەن تۆچی لە دایرەی هاتوچۆ ئۆتۆمبیلەکە تۆمارەکەی لە چەندین شوێن چەندین وەسڵ چەندین جۆر پارە ئەدەی ئەو داهاتانە نزیکەی 80 ملیارێک حساب بکەین مانگانە ئەوە 600 ملیار زائیدی 250 ملیاری گومرگ 600 ملیاری نەوت 250 ملیاری گومرگ 80 ملیاری باج 80 ملیاری ڕسومات ئەو بێجگە لە پشتیوانی هاوپەیمانان کە مانگانە بەڵە بڕێکە ئەوە لێگەڕێ ئەوە ئێمە مانگانە داهاتی هەرێمی کوردستان 1 تریلیۆن و 10 ملیار دینارە بێزگەلەوەی هاوپەیمانان بێجگەلەوەی هاوپەیمانان لە هەموو بارەکە 1 تریلیۆن 1 تریلیۆنە باش بۆ موچە چەندمان پێویستە لە مانگ خەرجیمان چەند پێویستە بۆ موچەی تەواو 895 ملیارمان پێویستە باش ناگاتە 900 ملیار وایە باش کەواتە 800 ملیارە مێنێتەوە بۆ بەگەڕخستنی وەزارەتەکان و خزمەت گوزاری کەواتە حکومت لەو ماوەدا باسی کەوتە بێژە حکومت کە خەرجیان کەم کردێتەوە بۆ 6 ملیار بەڵە خەرجی زۆر کەم بۆتەوە بەڵام گریمان بە 100 ملیار ماوەتەوە مانگانە گریمان باشە کەواتە لە هەموو حاڵەتێکە ئێستا حکومت هێندە پارەی لەبەردەستە کە موچە بەبێ لێبڕین بدا و هێندێک لە پرۆژەکانیش بەگەڕ بخاتەوە ئەی ئەگەر ڕێکەوتن کە جێبەجێ بکرێ ئێستا ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا هەیە نیە نزیکەی 9.6 تریلیۆن دینار احتیمالەکە بەپێی هەموو لێکدانەوەکان پشکی هەرێمی کوردستان بێ واتە مانگانە نزیکەی 800 ملیار ئەو تەڵەبەی بەغدا چەسپاندوویەتی ئەگەر چی من پێم وایە ئەم ڕێکەوتنە زیاتر ڕێکەوتنێکی سیاسیە وەک لە ڕێکەوتنێکی اقتصادی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداش بەو جۆرە نەچوونەتە ڕێکەوتنەوە کە بەم سۆگەری پارەیەکی باش کە حەقی خەڵکی کوردستان بێت بۆ خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانیش پابەندیە نەوتیەکانی جێبەجێ بکە چونکە لە ساڵانی ڕابردووە ئەزمون هەیە یاسای قەرز لە 2020 لەم ڕێکەوتنە باشتر بوو یاسای بودجەی 2019 لەم ڕێکەوتنە ئێستا باشتر بوو کەسیان جێبەجێیان نەکرد دوجار ئەم ئەڵێ خەتای ئەوە ئەو ئەڵێ خەتای ئەوە بەرحاڵ بەڵام ڕێککەوتن باشترە لە ڕێک نەکەوتن چونکە ئەکرێ بەهۆیەوە هەم دەستکەوتی سیاسی هەبێ هەم دەستکەوتی قانونیش هەبێ بە تایبەت هەرێم کەنەوتەکەی بە جۆرێک لە جۆرەکان وەکو فرۆشتنێکی دەستوری نایەتە پێشچاو حکوومەتی عێراقی ئەتوانێت لەگەڵ ئەو حکوومەت و کۆمپانیانی نەوتی هەرێمی کوردستانەکەڕن بچێتە دادگا و احتیمالی بردنەوەشی هەیە کە ئێمە پێمان ناخۆشە وەکو وڵاتی هەرێمی کوردستان چونکە دوجار هەموو دۆڕانێکی ئەم بەرپرسانەی حکوومەتی هەرێم دەسەڵات لە هەرێمی کوردستانە دۆڕانی هاوڵاتیە چکەوان لە گیرفانی خۆیان نایدەن لەو کۆمپانیانە کە بوونەتە ملیاردێر نایدەن لە گیرفانی هاوڵاتی ئەم وڵاتە ئەیدەن لە خەزێنەی گشتی باش کەواتە ئەگەر حکوومەتی هەرێم پابند بێت 250,000 بەرمیل نەوت بدا بە نرخی سۆمۆ کە 63 دۆلارە بۆ 30 ڕۆژ واتە ئەبێت مانگانە 472 ملیۆن دۆلار پارە بدا بە بەغدا کە بە دینارە کاتە 685 ملیار دینار نزیکی 600 ملیار دینار واتە بە نیوەی داهاتی فیدراڵیشەوە کە گومرگەکان و فڕۆکەخانەکانەکە ئەوان نزیکەی 800 ملیار دینار بدا لەگەڵ ئەوەی کە لە بەغدا وەری ئەگرێ لۆچە جیاوازیەکە شتێکی ئەو تۆ نەبێت 100 ملیار بەڵام
ئەگەر ئەو شاندانەی هەرێمی کوردستان بڕیار وایە بیان لێرێتە بەغدا زیرەک بن لە ڕووی تەکنیکیەوە و هەوڵی جێبەجێکردنی ڕێکەوتنەکەش بدەن ئەکرێت 100 ملیار دینارێک لە بەغداوە بگاتە هەرێمی کوردستان یا 150 ملیار یا 200 ملیار واتە لەو حاڵەشە هەرێمی کوردستان داهاتی زیادەکە 700 تا 800 وەرەگرێت 800 تا 900 وەرەگرێت لە هەموو حاڵەتێکە شتێک داهاتی هەرێمی کوردستان زیادەکە نیوەی داهاتی ناوخۆی بۆ دەمێنێتەوە هاوکاری ئەو پەیمانانی ئێمە هەموو داهاتی هەرێمی کوردستانمان حساب کرد بە 1 تریلیۆن ئەگەر 600 ملیاری بدا بە بەغا لەو سەرەوە 800 وەرەگرێتەوە واتە لەگەڵ سیاسەتەکەی ئێرە کە ئەمێنێتەوە ئەبێتە تریلیۆنێک و 100 ملیار ئەگەر 800 بدا 900 وەرەگرێت بەم جۆرە واتە لە هەموو حاڵەتێکا شتێک قازان دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕین وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلم بۆ پاراستنێ ژڤی ڤایرۆسی. لە کۆمپانیا پاشا باخچە و بۆ جارا ئێکل جیهانێ بەشێک بناوێ ڤی بلۆک هاتە دانان بۆ چێکردنا هەمی جۆرێن ئامانên شیشەی یên تەندروستی ji بۆ پاراستنێکا باشتر و ساخلمتر بۆ هەوە و خێزانên هەوە. ڤی بلۆک ئەف سیستەمê پێشکەفتی ناهێلیت چ بەکتێریا یان ڤایرۆسên خراب ئەف شیشەیڤە بمینن. پرێکا کۆمپانیا ئالتۆن ئۆز هیندێشێن ڤی جۆرێ ئامانên شیشەی بدەستخۆڤە بینن. بتنێ پەیوەندیە بکەن بۆ پتر پێزانینان. کۆمپانیا ئالتۆن ئۆز زاخۆ کۆمەلگەها بازرگانی. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لەمەش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەمهێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە. بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە میە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەبخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا ببینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
سڵاتان لەبێت بینەرانی بڕست ماوەسە پێش ناوبڕەکە باسی ئەوت کرد کە ئێستا بە هەموو پێوەرێک داهات یاریێم سەروی تریلیۆنێکە بەڵام ئێستاوی کە حکوومەت بە لێبڕینەوە دەیدا مانگانە 7 میلیارد دینار ئەگەر لێبڕین لە 121 بۆ بکەین ینی 300 میلیارێک زیادە ئەگەر زیادە گەروا بێم بڕپارێت چیری دەکەن ئەگە حکوومەت چۆن پارەی هەبێت و نەیدات بە موچەخۆرە لە 2-3 مانگی ڕابردووە کە داهات گەشتۆتە 1 تریلیۆن 600 میلیاری بۆ موچە بە لە سابسیۆکی لێبڕینەوە ئەڕوە 100 میلیارێکیش بۆ بەگەڕخستنی وەزارەتەکان ئەوە 100 معناوە 200 میلیار زیادە سێ کەڕەتی 200 میلیار معناوە 600 میلیار دینار زیادەی داهات بۆ تەنها لە 3 مانگی ڕابردوو خۆی مەفروض وایە حکوومەت ڕازگۆ بێ لەگەڵ خەڵک وە ئەو لێبڕین لە سابسیەکە بۆ خەڵک بگەڕێتەوە بەڵام لە چەند یەک مانگی ڕابردووە بزانم هەموو خەڵکی کوردستان ئاگادار بوو بە بەیان نامەیەک حکوومەت هێرێ ئەعلانی کردوتیەوە بۆ پرۆژەکان 300 ئەوەندە میلیار دینار 349 میلیار دینار تەرخانەکەین تەوان بەڕاستی من وەک هاوڵاتیەک پێم خۆشە حکوومەت 1 دینار زیاتر بۆ خەڵک خەرجکە پێم بە تایبەت لە بواری پرۆژەکانە بۆ چونکە پرۆژەکان هەلی کار ئەڕەخسێنێ ئەمە گرنگە بەڵام هیچ حکوومەتێک دەسەڵاتی نییە 1 میلیارد دینار خەرجکە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان بەبێ بوونی یاسای بودجە یعنی واتە ئەمە یەکەم شت ئەمە سەرپێچیەکی گەورەیە حکوومەت بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان بەبێ گەڕانەوە بۆ یاسای بودجە بەبێ بوونی یاسای بودجە پارەیەکی زەبەلاحی ئەوەندە 349 میلیارد دینار تەرخانەکە بۆ پرۆژە چونکە ئەگەر بێتە پەرلەمان گفتوگۆ ئەکرێ و ڕەزامەندی دەنگی لەسەرە درێ ڕەزامەندی نوێنەرانی خەڵکی لەسەر وەرەگیرێ و احتیمالەکە و بەدڵنیاییەوە هەوڵی ئەوە درێ عەدالەت هەبێ لە تەوزیعی پرۆژەکانیشە و لە جۆری پرۆژەکانیشە چونکە ئەگەر ئێستا ئەمە یاسای بودجەی حکوومەتی عێراقیە ملیار بە ملیار تایەتی بۆچی خەرجەکرێ بۆ کوێ خەرجەکرێ بۆ چ بوارێک خەرجەکرێ و کاتێ لە ئەنجومەنی نوێنەرانەوە دەنگی لەسەر دراوە ئیتر معنای وایە نوێنەرانی خەڵک بڕیاریاندا ئەم بڕە پارانە بۆ ئەم بوارانە تەرخانکەن کەواتە ئەمە یەکەم شت سەرپێچی بوو لە ئەسڵی یاسا لە ئەسڵی ئەمانەتداری خاڵی دووەم ئەوەیەکە ئەو پارانیان لەمە لە لێبڕینی موچە دەستکەوتووە کە تەرخانیەکەن بۆ پرۆژەکان ئەبێ لەگەڵ خەڵک ڕازگۆ بێت تەنانەت حکوومەت دەگەت کارێکی لەم جۆرەشەکە بە خەڵک بڵێ کە تۆ ئەڵێ من پارەم نییە بۆ موچە چونکە موچە ئەولەویەتە موچە بەپێی قانونە موچە قوتی مناڵانی موچە خۆرانە بەس موچە بۆیە بڵێن هێزی ئەوشی لە زندا ئێستا دۆلار نرخەکەی لە 120 بەرز بۆ ئەوشی ناتۆ سەر نرخیشتومەک بەرز بۆتەوە موچەکە زیاتریشان بڵێن دانا بەزیوە بەڵە دۆخەکە بۆ هەوڵاتی قورسترە ڕاستە لە سابسیەکی موچە بڕاو لە ڕاستیە ئەو لە 179 وەریەگرێت قووەتەکەی لە 150 موچەکەی جارانیەتی قووەتەکەی لە 179 نییە چکە ئەو کەمبوونەوەی لە نرخی دینار بەرامبەر بە دۆلار و گرانی شمەکەکان بەکێکڕا وای کردووە ئەو لە 179 لە 179 حەقیقیەکەی ساڵی پار و پێرار نییە بۆیە بەدڵنیاییەوە ئەبوو حکوومەتی هەرێمی کوردستان بەڕوونی بڵێ خەڵکی کوردستان من 349 میلیارد دینار تەرخانەکەم بۆ پرۆژەکان کە لە لێبڕینی لە سابسیەکی موچەی خەڵکم گرتووەتەوە لە قوتی مناڵی موچەخۆرانی خەڵکی کوردستان چونکە ئێمە ڕاستە ئەزانین لە هەرێمی کوردستانە تەنها موچەخۆر مافی نییە بەڵام بە پێی یاسا ئەرکی یەکەمی حکوومەت موچەخۆرەکانن و چونکە ئەو کاری بۆکە و بە پێی قانون ئەبێ ئەو موچانەیان بۆ تەرخان بکرێ و پاشان بۆ بوارەکانی تر کاتێ تۆ ئەرکی یەکەم ناتوانانی جێبەجێ بکەی چۆنی دەسەبەی بۆ ئەرکەکان باش بەزۆکەوەی کە بەڕێز دەڵی داهاتێرم سەروی تریلیۆنێکە بەشی بڵێن موچە و خەرجی و بەشی ڕەنگەندێک پرۆژەی بچووکیش بکات ئەی بۆ خۆتان وەکولایەنەکانی ئۆپۆزیسیۆن وەکو پەرلەمان فشارێک دروست ناکەن بۆی ئەم لێبڕینە کۆتایی پێبێ لە کاتێکم بە یاسا نەکراوە و ئەمە لە دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە ڕێخستنەوەی موچە و ئەوانە تەواو ئەو پرسیارە زۆر جوانەوە زۆر جارێ مەش ڕوبەڕووە بینەوە ئەڵێ ئێوە چین ئەی ئێوە نوێنەریکێن ئەی ئێوە لە کوێن ئەو قسەی ڕاستە دوو جۆر ئەدا هەیە لە پەرلەمان چاڕوانەکرێ کۆی پەرلەمان چی ئەکا هەر پەرلەمانتارێک و هەر فراکسیۆنێک چی ئەکا باش لە ڕاستیە پەرلەمان لە هەرێمی کوردستانە
ئەو پەرلەمانە نییە بە مانای کەلیمە بتوانێت نوێنەراتی خەڵکی کوردستان بکات بە زۆر هۆکاری یەکەم تەزویری هەڵبژاردنەکان ڕێژەیەک لە تەزویر طبعاً بەشێکیشە کەوێتە سەر هاوڵاتی چکە هاوڵاتی تا ژمارەیەکی زیاتر بچنە سەر سنووقەکانی دەنگدان ڕێژەی تەزویر کەمە بێتەوە ئەوانەی ناڕازی نەچەند دەنگەدەن بەرەی ئۆپۆسیۆن بەهێزە بێ خەڵکی ناڕازی بەهێزە بێ لانی کەمە و خەڵکانەی کە شەرعیەت لە خەڵکەوە وەرەگرن قووەتیان زیاترە بێت و ئەمە یەکێک لە کەلێنەکانی پەرلەمانە پاشان سیستەمە سیاسیەکە و کەشە سیاسیەکە و شیاری هاوڵاتی و ئەزمموی حکومڕانی و بوونی موئەسسات و هەموو ئەوانە ڕۆڵە بینێ لەوەی کە و دەستەی سەرۆکایەتی هەموو ئەوانە ڕۆڵە بینێ لەوەی پەرلەمان ئەدای چییە وەکو کۆی پەرلەمان وەکو موئەسسەکە بەڵام وەکو ئۆپۆزیسیۆن بەڵام وەکو ئۆپۆزیسیۆن ناتوان نەمە بکەن لە ڕووی پەیڕەو لە ڕووی ڕێکارەکانەوە لە وەکو ئۆپۆسیۆن و من وەک پەرلەمانتارێک وەک فراکسیۆنی کۆمەڵی وەک ئۆپۆسیۆن ئەوەی لە سەرمانە ئەگەر نەڵێم خەڵک بینەر نەڵێ زۆر دوت نەڵێم بە زیادەوە ئەوە وەکو خۆی جێبەجێمان کردووە بە قەبارەی سوێندەکە ڕازگۆ بووین لەگەڵ خەڵک سوێند بان خواردووە لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانە کار بکەین و ئەوەی لەسەر شانمانە ئەدای بکەین بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بەپێی یاساکان بەپێی ڕێو شوێنە پەرلەمانیەکان هەموویمان کردووە لە پرسیار و بە دوواداچوون تا پرساندن چونکە لە قۆناغی دوای پرساندن تۆ چیتە قۆناغی وەرگرتنەوەی متمانە لە وەزیرێک یا لە کابینەیەک لەم قۆناغەی پرساندنە ناتوانین بچینە ئەو قۆناغە چ کاتێک دەتوانین کاتێک ڕێژەکە لە ناو هۆڵی پەرلەمانە بگاتە و ئاستە ئێمە ئێستا دەنگە ناڕازیەکان لە پەرلەمانە هەندێجار 15 هەندێجار 16 و هەندێجار لە باشترین حاڵەتە ئەگاتە 23 ئەمە بەس نییە بۆ ئەوەی بە قووەتی پەرلەمانی بتوانین حکوومەت ناچارکەین بە کردارێک بە کارێک بە ئەرکێکی دیاریکراو بەڵام لە ڕاستیە فشارەکان ڕۆڵیان هەیە لۆچە خەڵک بڵێ کەواتە ڕۆڵی پەرلەمانتارانی ئۆپۆسیۆن کە ژمارەکەیان کەمە چییە و بە هەر هیچ نەکەن و بێنەوە ماڵەوە لە ڕاستیە ئەگەر من بە مبالەغە نایڵێم بە حەقیقەت دەیڵێم ئەگەر پەرلەمانتارانی ناڕازی ئۆپۆسیۆن نەبوونایە و ئەگەر فشاری میدیا نەبێت و ئەگەر قسەکردن و ڕەخنەگرتنی خەڵک نەبێت ئەو نیوە موچێش نادەن بە خەڵک و ئەو نیوە ژیانەش بۆ خەڵک دابین ناکەن و ئێستا دۆخەکە زۆر خراپترە بوو بۆیە هیوادارم هیچ کەس هیچ ئینسانێکی چاکە خواست لە وڵاتە لە ڕەخنەگرتن لە دەنگ هەڵبڕین لە ناڕەزایەتی و مەیوس نەبێ و بەشاری خۆشیان فەرمانبەرەکان توانن ئەم لێبڕینە کەمتر شاری هەموو کەس محتەرەمە فشاری پەرلەمان و پەرلەمانتاران فشاری میدیا فشاری ڕێکخراوەکان حیزبەکان سیاسیەکان هاوڵاتیەک کاتێک مایکێکا چێتە بەردەسی هەمیشە قسەکردن ڕەخنەگرتن دەنگەڵ بڕین لە بێدەنگی باشترە ڕەنگە بڵێن قسە کاریگەری نییە کاریگەری هەیە ڕەنگە خەڵکی زۆر لەسەر قسە هەر زیندانی کرابێت کاریگەری گەورەی هەیە ئەگەر ئەوان ئەگەر دەسەڵات لە قسەکردن و دەنگ هەڵبڕین نەترسێ بۆچی بۆ سەرکوتکردنی خۆپشاندانەکان پەنا بۆ چەکە بە وانە کاک حەکیم ئەگەر نەترسانایە لە دەنگ هەڵبڕین و ناڕەزایی خەڵک لێ ئەگەڕانیانت با خەڵک هەر خۆپشاندان لە گروپ چات نترسا بە زیندانانی بادی ئەگەر لە گروپ و مەسەنجەر و نامە گۆڕینەوەی دوو چالاگوان و ڕۆژنامە نووس نەترسێت چۆنی ئەیان هێنێ و تۆمەتیان بۆ داتاشێ و قەزەیەکیان بۆ ڕێکە خاو تاوەکو سەریان لە سزادانەوە دەرچێت بێگومان کاریگەری هەیە ئەبێ هەموو ئینسانێکی چاکە خواز لەم وڵاتە ئەوەی مەسلحەتی ئەم وڵاتی هەوێ ئەوەی کیانی هەرێمی کوردستانی ئەوەی ئێوێ هەرێمی کوردستان بەهێز بێت ڕەخنە بگرێ فشارکە بەردەوام بێت من هاوڵاتیان دڵنیاکەمەوە بەندەوە گەندامێکی پەرلەمان و فراکسیۆنی کۆمەڵیش کەم تەرخەمی ناکەین ئەرکەکانمان لەو ڕۆ جێبەجێ باش بەزۆک و کابینەکە کە بڵێن نزیکەی مانگی حەوت دەبێت بە 2 ساڵ لەبارەی موچەوە لەبارەی خزمەت گوزاریەوە لەبارەی شەفافیەتەوە لەبارەی شەفافەتی نەوت چاکزازی لە خاڵە سونیەکان و نەوت هیچی کرد بەداخەوە من ئەوەی ئێستا چاودێری یەکەم و ئەی بینیم و دیقەتیە دەم لێی وەردەبوومەوە نەخێر تا ئێستا هەموو ئەو بەڵێنانەی بە خەڵکی دابوو و لە کارنامەکەیە هەیە
تەنها و تەنها لە هێندێ ڕێوشێنی ڕێنمایی و پەیڕە و سیستم نەبێت کە لە وەقایعا بڵاو بۆتەوە هیچ هەنگاوێکی کردارێکی بە دوای خۆیان نەهاتووە. بۆ نمونە قەراریاندا چاکسازی لە گومرگەکان بکەن، دوای بۆیان نەکرا قاچاقچێتی بەردەوام بن، بڕیاریاندا هێزی هاوبەش دروستکەن. هێزی هاوبەش بۆ کێ دروستەکە؟ لە مانگیەک نەچوە بواری جێبەجێکردنەوە؟ نەخێر، تا ئێستاش نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. بۆ چونکە ئەو هێزەی قاچاقچێتیەکەیە کە هەر ئەو هێزەی خۆیانە کە قرارە دروستیکەن. یعنی کێشەکە ئەوەیە ئەوەی کە ئێستا ئەوێ حاکم بێت و ڕێگە لە قاچاقچێتی بگرێ، هەر خۆیانن یا لە پەنای ئەوانە یا لە سایە و سێبەری ئەوانە و لە ئاستی قەراری گەورە و کەسی یەکەم و دووەم و سێم یانە و بڕیار بەدەستیانە قاچاقچێتێکە ئەکرێ. خۆ هاوڵاتیەکی داما و لە وڵاتاکە حەکیم ئەوەی قاچاقچێتیەکە بە کۆڵ. ئێستا یەک مەفرەزەی پۆلیس بەبێت چەک هەر دارێکیان بەدەستەوە بێ ئەتوانن بچن سنوورەکان کۆنتترۆلکەن. هەموو سنوورەکانیش دیارە لە قەڵاتجێ ئەوانەی کۆڵبەری قاچاقچێتیەکەن لە هەورامان لەو سنوورانەی کە هەن. پۆلیسێکی بێت چەک ئەتوانێت ڕێگە لە قاچاقچێتی هاوڵاتیەکی مەدەنی بگرێ کە کۆڵێکی یاوە بەسەر شانیە بۆی 50,000 دەستکەوێت بۆ مناڵەکانی. بەس کێشەی قاچاقچێتی ئەم وڵاتە کێشەی 100 ڕێلێ لە یەک شەوە کە هەر تڕێلەیەک ئەو پارەی لە بری وەرگیراوە $3,000 بۆ $10,000 بۆ $12,000 بۆ $13,000 بە پێ جۆری شمەکەکە. ئەم بێجگەلەوەی ئەمە کێشەیەکی زۆر گەورەی لە ڕووی تەندروستیشەوە، چونکە ئەو شمەکانە پشکنینیان بۆ ناکرێت و فەزاحەتێکی گەورەشە. ئەمە لە شێوەی قاچاقچێتیە. لە شێوەی تری ئیدارەدانی گومرگەکانە بە دڵنیاییەوە بە هەدەردانێکی گەورە هەیە. من هەر هەموویم خەمڵاندووە بە ساڵانە بە $2 ملیار گەندەڵیەکە بڵێن گەندەڵی لە بواری گومرگەکان خاڵە سنووریەکانە خەمڵاندوومە بە $2 ملیار. تۆ تەماشا کە $2 ملیار لە هەر کەرتێکی خزمەت گوزاریە خەرجیکەی لە بەرەوەی نرخینە و دلار بەرز بەشی موچەی 3 مانگێک دەکات. لە هەر کەرتێکی خزمەت گوزاریشە خەرجیکەی هیچ کێشێک لەو کەرتە نایڵێ. لە ڕێگاوبانە خەرجیکەی هەموو ڕێگاوبانەکانی کوردستان ئەوانەی تا ئێستا یەکسایدن تەواویانەکە. لە ئاوی خواردنەوە بۆ خەڵک ئەیانگەیەنێتە ئاستێکی ستاندارد، لە دروستکردنی بەنداوە لە هەر بوارێکە. $2 ملیار پشتیوانی کەرتی کوشتتوکاڵکەی گەورەترین باز بە خەڵکی بە هەرێمی کوردستان ئاهاوی. بۆیە بەڕاستی $2 ملیار کە مەبلەغی تەنها و تەنها بە هەدەردان و گەندەڵی و قاچاقچێتیە لە سنوورەکانە ئەکرێ هەرێمی کوردستان هەر ساڵێک باتە قۆناغێکی باش. بەس پێ بە کورتی کابینەکە دەستکەوتێکی نەبوو جگەل لە ڕێبڕینی موچە و تا ئێستا نەخێر. من حەزمە کرد بەڕاستی، من حەزمە کرد، چونکە ئەگەر منیش نەیڵێم کاتێک کابینەیەک حکوومەتێک دەستکەوتی هەیە منیش نەیڵێم خۆی دەیان میدیای هەیە ئەتوانێت هاوڵاتی قەنەعەت پێ بکە کە بەڵە ئەوە دەستکەوتەکانە ئەوەندە داهاتمان زیادی کرد، ئەوەندە خانەنشینی نایاساییمان بڕی، ئەوەندە قاچاقچێتیمان کەم کردەوە. بەڕاستی من خۆم ئەوەم نەبینیوە و دڵنیام هاوڵاتیانیش ئەم وەڵامە بە دو پرسیارم سەوارت بە دۆخی دارایی لەم ساڵ باشتر دەبێ بڵین دۆخی دارایی و ڕەنگە خەڵک چاوەڕێی هەلی کار و ئەوانەشکە باشتر دەبێت دۆخەکە بەم شێوە بەردەوام. خۆی لە ڕاستیە کاک حەکیم من هیچ گۆڕانکاریەکم لە سیاسەتی بەڕێوەبردننی ئەم وڵاتان نەبینیوە. بۆیە لە ڕوانگەی نەگەشتبینیەوە نەڕەشببینیەوە قسە ناکەم. بەڵام بە پێی زانیاری و لێکدانەوەکانی خۆم ئەم ساڵی 2021 موچە خۆران 12 مانگ موچە وەرەگرن، 12 موچە وەرەگرن و لێبڕینی موچە نامێنێت یان بەلای کەمەوە ئەگەر بەم دۆخە بەڕێوەبردنی ئێستا ژمێنێتەوە ڕێژەکەی زۆر کەمە بێتەوە و دیارە دینار و دۆلار ڕێژەکەی جێگیرە، چونکە ئەوەی تر دیارە بڕیاری بانکی مەرکەزیە پەرلەمانی بەغدا ئەنجومەنی نوێنەران و حکوومەتیش دەستکاری ناکە، چکە بڕیارەکە استراتیجیە بەلای کەمەوە بۆ 4-5 ساڵێکە. بۆیە دۆخی دارایی و ئابووری طبعاً زانستی ئابووری لەگەڵ دارایی وابەستەی سیاسەتە. ئەگەر دۆخی سیاسی بەم جۆرەی ئێستا بمێنێتەوە هیچ هەڵبەز و دابەزێکی تری گەورەتری تیانە بێ، دۆخی ئابووری بەم جۆرە بمێنێتەوە دۆخی ئابووری و دارایی هەناسەیەک ئارامیەک بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەهێنێ کە من ئەمە تەمەنای منە و حەزەکەم زیاتریش بێ. بۆیە
بینەران دڵنیا بن ئەم ساڵ لە ساڵی پار باشترە بێت. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز مام ساڵمار گوڵپی ناوی لیژنەی دارایی تەبانەوەی کەوتم ئەم ساڵ لە ساڵی پار باشترە بێت لە ڕوانگەی ئەو دۆخەیە کە هاتۆتە پێش و ئەگەر نا ئەگەر حکومڕانی گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەبردنا بکات دەسەڵات گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەبردن بکە چاکسازی بکە ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە پیاچونەوە بە گرێبەستەکانی نەوتکە هەموو کۆمپانیاکان باجیان لەوەرگێ ئەوە دۆخی هەرێمی کوردستان بەڕاستی یەک هەنگاوی زۆر گەورە ئەهاوێ بەڵام بەداخەوە من ئەو گۆڕانکاریان نابینم لەو ڕوانگەیەوە قسە ناکەم لەو ڕوانگەیەوەی کە دۆخی کۆرۆنا بەرەو باشترە چێ ڤاکسین و ئەوانە زیاترە گاتە شوێنەکان و جوڵەی ئابووری باشتر بووە بەهۆی پاشەکشەی کۆرۆناوە و نرخی نەوت بەرز بۆتەوە زۆرینەی لێکدانەوەکان و ئاوایە کە نرخی نەوت لە 65 دلار جێگیرە بێت من تەمەناش شەر بۆ حکومت باشە بەرزبوونی دلار بۆ حکومت باش باڵە بە دڵنیاییەوە خەڵک خراپ بۆیە ئینشاءالله و ئەمە تەمەنای دڵی منیشە کە دۆخی ئابووری کە بۆ خەڵک ئەم ساڵ لە ساڵی پار باشتر. زۆر سوپاس بۆ ساڵمار گوڵپی ناوی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان سوپاسان دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ